چۆنە دوای ئەوە لە ڕاستیا کام لە مۆراڵانە باشە بۆ تاکێنی تاک لە کام لە مۆراڵانە دەتوانێت پیشەیەکی هەبێ بە ئیسراحەتێکی سایکۆلۆژیەوە لە ناو ئیشەکەیا بێت و سایکۆلۆژی وێران نەکرێت. ئایا ئەوەی کە لەوێ هەیە یا ئەوەی کە لێرە ئایا ئەوەی لێرە هەیە ئەو پەیوەندیە پیشەیە لەسەر چی دامەزراوە؟ بۆ نمونە کۆمەڵێک کرێکار لە کارگەیەک لێرە ئیش دەکەن و مامەڵە لەگەڵ بەڕێوەبەرێکا دەکەن یا مامەڵە لەگەڵ ئەوانە دەکەن کە پەیوەندیان لەگەڵ ئەو کارگەیە هەیە کە دێن و دەبەن و دەکڕن. ئەو مۆراڵی کە لە بینیانایە بۆ پەیوەندیکردن لەناو ئەو کارگەیە لە بینی کرێکارەکان خۆیان و لە بینی کرێکارەکان و خاوەنی بڵێن بەڕێوەبەری ئەو کارگەیە لەگەڵ لە نێوان بەڕێوەبەری کارگەکە و خاوەنی کارگەکە لە نێوان خاوەنەکە و کرێکارەکانە لەگەڵ لە نێوان کۆی کارگەکە لەگەڵ دەرەوەی کارگەکە ئەم پەیوەندیانە ئەو مۆراڵە چۆن ڕێکی خستووە و چۆنە لەگەڵ ئەوەی کە ئەمە هەمان شت لەناو ئەوروپا ئەگەڕێنەوە یا بۆ نمونە بۆ شتەکە بە وردی تێبگەین لەوەی کە ئەم پەیوەندی مۆراڵیە جیاوازانە چی من پێم باشە بۆ ئەمە نمونەی سۆپەرمارکێتێک وەردەگرین کە ئێمە ڕۆژانە ئێمە لێرەش و لەوێش ئێمە کارمان پێ دەکەین. و من ئەو کاتێک کە لەوێ بووم بە حکمی ئەوەی ڕۆژانە تۆ ئیشت بە مارکێتەکانەیە دەچی و ئەوشکەوتەکە دەبینی و ملاحەزەی دەکەی کە ئەو مۆراڵە لەناو ئەو مارکێتە چۆن ئیش دەکەم و لەلای خۆشت تۆش لێرە دوکان و بازار هەیە و دەچیت لەناو مارکێتێکە سۆپەرمارکێتێکە دەگەڕێی دەتێوەشتەکان بکری عەرەبانەیەکت پێ نازانم چی ئەمانە لێرە هەمان شت هەیە ئەگەر لە ڕووی ڕواڵەتیەوە سەیریکەی لە بۆ نمونە مارکێتێکی گەورەی لە سلێمانی لەگەڵ مارکێتێکی گەورە لە بەرلینیان لە کەنەدا هەست دەکەی لە ڕووی ڕواڵەتەوە یانی ئەم مارکێتانە وەکو یەکوان و لە بەرلین چۆن تۆ بڵێن لەوێ کە من لەوێ بووم بڵێنەوە مارکێتانە چۆن ئەڵمان داهاتە لەوێشتی دەکری ژنی مسلمانیش بە لە خۆی و لەشکەکەیەوە داهات لەوێشتی دەکری. بەڵام لەگەڵ ئەوەشا کە تۆ لە ڕواڵەتا دەیبینی ئەمە ینی شەکان وەکو یەکن لە سلێمانیش بامان شێوە تۆ کەسانێکی بڵین لە چک لەسەر و ئەوانە دەبینی لەگەڵ کەسانێکی تر کە جلێکی مۆدێرنی لەبەرایە ئەمانە دەبینی کە لە ناو مارکێتەکە شت دەکردن. لە ڕاستیا کاتێک بە ئاوا سەیری دەکەی دەچیتە ناو هەردوو مارکێتەکەەوە هەست دەکەی هەماشتە هیچ جیاوازیەک نییە. ئەوە کابرا لەسەر قاسەکە دانیشتووە تۆ دەچی شتەکان دەکڕیت و شتەکان دادەنیت و لەسەر سکەکە دەڕواتەوە و حسابەکەت بۆ دەکات و شتی خۆ دەڵدەگریت و دەخیتە ناو عەرەبانەکە و دەڕیت لەوێش هەمان شت دووبارە دەبێتەوە. کارمەندەکانیش دەبینی لە یەکێک شت دادەنێ لە ناو ڕگالێکا و لەنینەکە ڕەفەیەکا و ئەوی تر ئەوە دەکات و ئەمە ئەم فەزایە فەزا پیشەیەکە ئەوەی کە ئاوا دەڕوا وەکو یەکوای. بەڵام لە ڕاستیە ئەگەر لەم دوو دنیا مۆراڵیە وردیتەوە کە مۆراڵە پیشەیەکە لەوێ ئیش دەکا هەست دەکەی دوو دنیای تەواو جیاوازە و هۆکارەکەشی ئەوەیە ئەو مۆراڵەی کە ئەو نەریتە مۆراڵیە ئەو سیستەمەی کە لە ناو مێشکی ئەو تاکانە لە ناو ئەو سۆپەرمارکێتە هەرسو کەوتیان پێدەکا لەگەڵ یەکە تەواو جیاوازە لەو سیستەمەی کە لە ناو مێشکی ئەو کەسانەیە کە لێرە لە ناو هەمان مارکێت دەگەر هەمان شکلیشی هەبێت کاتەکەت و کاتێک ئەم جیاوازیانت بینی ئینجا تێدەگەی ئەم تاکە کە دێت لەو سۆپەرمارکێتە شت دەکرێت ئەم تاکە ینی مۆراڵێکی جیاوازیە لەو تاکەی کە لێرە لە سۆپەرمارکێتێک شتێک دەکرێت. طبعا ئەمە لە دۆخە ئاساییەکە دیار نییە بەڵام کاتێک گیر و گرفتەکان دروست دەبن ئینجا دەزانی ئەم دوو مۆراڵە تەواو جیاوازن. ئەو کاتە دەبینی هەڵسوکەوتی ئەوانەی کە لەوێن چۆنە لەگەڵ یەکا و ئەو هەڵسوکەوتەی لێرە لە ناو هەمان مارکێتی گەورە دەکرێت چەند جیاوازە و چۆن ئەویان دڵنیاییەکی سایکۆلۆژی و ئەمانێکت پێدەدا کە لەوێ ئەمە پێت نادا و ئەمە تووشی جەنگت دەکا و تووشی جەنگت ناکا. ئەمە شتەکان بە جۆرێ دەڕۆن لەوێ شتەکان بە جۆرێکی تر دەڕۆن. ئەمانە ئەگەر وردی کەینەوە هەست دەکەم دەتوانین ئێمە دەرک بەوە بکەین کە ئەم تاکە
کە پەروەردە کراوە بۆ کۆمەلگا لەگەڵ ئەم تاکەی کە خێزان پەروەردەی کردووە بۆ خۆی و جۆرەك لە سیستەمی خستوەتە ناو مێشکی کە کار بکات چەند جیاوازە و ئایا کامیان بیئەیەکی گونجاوە بۆ ئەوەی ئەو کەسە لەوێ ئیشکا یان لەو کەسە بچێ لەوێ شت بکرێت یعنی کە تۆ دەچی بازار دەکەی بازارکردن بەشێکە لە ژیان و تۆ دەچیتە ناو فەزایەک و لە ناو ئەو فەزایە تۆ دەژیت هەرەوە نێشت دەکرێت و بەر دەوروبەرەکە دەکەیت کاتێک ئەمە بەشێک بێت لە فەزای گشتی ژیانەکە و بەشێکی تر لەسەر جادەکانە بەشێکی تر لە ناو پارکێکایە بەشێکی تر بەڵام ئەمە یەک مۆراڵەیە یەک سیستەمەیەکە ئەم تاکانەوە لێ دەکات لەو شوێنە جیاوازانە کەوتێک بکەن کە گونجاوە لەگەڵ شوێنە تامان کاتێک کە کەسێک بۆ نمونە کوردێک لێرەوە دەچێتە کەنەدا و منداڵەکانی هەمووی کەسێک دەبێت ئیشێکی هەبێت تا بژی بۆ بژێوی خۆی دەبێت بچێتە بەرخوێندن بخوێنێ و دەبێت زمانی ئەو وڵاتە فێر بێت زمانی پیشەیی ئەو وڵاتە فێر بێت دوای ئەوە دەبێت شادێک لە